بسم الله الرحمن الرحيم. زۆر سپاس. من هەستیار عومەر بە پەیجی هەزبی بەشدارم لە پێشەنگای لە فیستیڤاڵی پەری کە یەکەمین ساڵە لە شاری قەڵازێ دەکرێت لەلایەن ماڵی کەلەپوری و ڕۆشنبیری قەڵازێوە. شتێکی زۆر گرنگن ئەو پێشەنگایانە کە بکرێن ساڵانە، نەک لەبەرەوەی کە قازانجێکی باشی هەیە، داهاتێکی باشی بۆ خانمان هەیە، بگرێت لەبەرەوەی کە کلتور و مێژووی هەم دینی وڵاتەکەمان زیاتر و زیاتر بەرز و پیرۆزتر و زیندووتر ڕادەگیرێت. دەبێتە دەرفەتێکی زۆر باشیش بۆ ناساندنی ئیشەکانمان. خانمان دەتوانن زۆر سوودمەند بن لەم فیستیڤاڵانە بۆی ئیشەکانیان زیاتر ببیندرێن و خەڵک زیاتر پێیان بزانێت. بڕۆ بە تابلۆی هونەری ئیسلامی خەتاتی بەشداریم کردووە، ئەلحەمدولیلا، و برادەرەکانیشم زیاتر بە تۆتباگ و کاری دەستی و کلتوری بەشداریان کردووە. ئەلحەمدولیلا زۆر بەدڵیان بوو، چونکە بە فەزلی خۆی گەورە ئیشەکانمان توانیوە بگەنە ڕادەیەک کە دەگمەنن. ئەلحەمدولیلا خەڵک زۆر تەڵەبی لەسەر بوو، داواکاری لەسەر و بەدڵیان بوو. من بە کەلانە بەشداریم کردو. وەڵی هەویرە و تەڕە پیازە و شتەکە چونکە کوردەواریە، کەلانی کوردەوارێ بە ناوی کەلانی کوردەواریشە، خەڵکەکە زۆر حەزی لێیەتی. لە دوێنەوە ئیشم زۆر باش دەڕوا. خەڵکەکە چونکە حەزی لێیەتی هەموو سەرام وەگرتووە. خانمان لە ماڵە بێ ئیش و بێکارن. پێم خۆش هەموو خانمان بەشداری بکەن بەشی لەو ئیشەدا. حەزمان لێ هەموو ساڵێ بەردەوام بێ زۆرش. ئەوڕۆ دووەم ڕۆژی ئەو فیستیڤاڵێ بەڕاستی شتێکی زۆر باش بوو بۆ ئێمە و بۆ هەموو خانمانی بەشداریان کردووە. خەڵک پێشوازیێکی زۆر جوانی لێ کرد. بەڕاستی تەسەوری ئەومان نەدەکرد لە قەڵازە شتێکە بەو جۆرە بێ. خواردنەکانی ئامادەم کردووە، یاپراغا کفتەی سڵقم کردووە، کفتەم بە نۆکاو دروست کردووە، بریانیە، شیرنیش کولیچە و شەکلەمەم دروست کردووە. ئیشێکی زۆر خۆشە، یعنی بە تایبەتی بۆ خانمانەی کە لە ماڵێن هەمیشە دەستیان لە کاری ماڵێدا و لە مەتبەخن، حەزیان لێ ئیشەکەشیان بەرنەدەرێ. بۆ من وا بوو، یعنی ئەو هەستە بۆ بەڵێ ئەرە وەڵا دەست خۆش بێ. بەڵێ شان ئەزمەجید بەڵێ دەستەکە